ئەستێرەکانی زانکۆ وەک مەیدانێکی ڕوبەڕووبوونەوەی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان، قوتابیان توانە زانستەکانی خۆیانی تێدا تاقی دەکەنەوە. لە هەر پرۆگرامێک دوو زانکۆ پێشبڕچێ دەکەن، بەڵام تەنها یەک زانکۆ چانسی پەڕینەوەی دەبێت بۆ قۆناغی داهاتوو. زانکۆی زاخۆ یەکێک بوو لەو زانکۆیانەی لە سەرەتای پرۆگرام ڕوبەڕووی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوویەوە. گەرچی قوتابیانی زانکۆی گەشەپێدان ئامادەکاریەکی باشیان کردبوو، بەڵام نەیانتوانی لە چنگ زیرەکی و توانای زانستی زانکۆی زاخۆ ڕزگاریان بێت. هەفت کۆی 3 ضربی 4 دابەشی دوی ناقسی 5 ضربی 6 بوو. کردداری لێکدانەکە ئەوە جاکرا دواتر دابەشەکە دواتر کۆی لەگەل هەفتەکە کرا ناقسی بەشەکەی ترکە 5 ضربی 6ەکە بکرد سالب 17. بۆیە لە کۆتاخاڵی ڕوبەڕووبوونەوە زانکۆی زاخۆ توانی بە کۆی 90 خاڵ بەرامبەر 85 خاڵ مەیدان بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی چۆڵ بکات. زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی 85 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 90 خاڵن. زانکۆی هەڵەبجەش بە استراتیژیەکی زۆر باش ڕوبەڕووی زانکۆی نەورۆزی دهۆک بوویەوە. گەرچی چاوەڕوان دەکرا زانکۆی هەڵەبجە خاڵێکی زیاتر بەدەست بهێنێت، بەڵام بەو هەفتا خاڵەی کە تۆماری کرد توانی ئەو قۆناغە ببڕێت، چونکە زانکۆی نەورۆزی دهۆک توانی تەنها 50 خاڵ بەدەست بهێنێت. زانکۆی نەورۆز 50 خاڵ و زانکۆی هەڵەبجە 75 خاڵ. لە پرۆگرامی پێشە و هەردوو زانکۆی زاخۆ و زانکۆی هەڵەبجە ڕوبەڕووی یەکتر بوونەوە. زانکۆی هەڵەبجە لە نێوان کەتەگۆریەکانی ئەدەب و جغرافیا و هونەر بە دوای خاڵدا وێڵ بوون، بەڵام زانکۆی زاخۆ بە پێچەوانەی زانکۆی هەڵەبجە لە کەتەگۆریە زانستیەکان خاڵەکانی خۆیان بەدەستهێنا. زانکۆی هەڵەبجە خاوەنی 50 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 70 خاڵ. تاکو لە کۆتایی پرۆگرام توانیان بە کۆی 75 خاڵ بەرامبەر 60 خاڵی زانکۆی هەڵەبجە سەرکەوتنی دووەم تۆمار بکەن و بپەڕنەوە بۆ قۆناغی داهاتوو. زانکۆی هەڵەبجە 60 خاڵ، زانکۆی زاخۆ 75 خاڵ. بەڕێزان و خۆشەویستانم، زانکۆی هەڵەبجە ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. لە دوای قۆناغی یەکەمی ئەستێرەکانی زانکۆ قوتابیەکان بە ڕۆژانە خەریکی سعیکردن و خواحازرکردن بوون بۆ قۆناغی دووهەم. متأکدم ئەم جارە زۆر بەقووەتر لەم مسابقەیە پەشدارە بن و داناخی دڵم و متأکدم ئەم جارە سەرەکەوە. بەتری جارەتی ئەم نقطە بینین و یعنی نیشەوە بدەین و ئەم زیرەکترین شەندێ. مەگەلە کارسەرهەندێکریە کە دێچۆ ئینتراکشنی نۆڤینێک و دوو دەچێکین دێچۆ پەیوەندی نۆڤینە خۆ دەچێکین، یعنی یک پرسیۆرە بگەهێنیتن هەواڵت خۆت تێ بگەهێنیتن کە دێچۆ وەڵام گەڕینەوە. ئەم قۆناغێکی بجوازیەکە گەلک خاڵە فەریقێدی ئەمە بوران بوو ئەمە هاتی نەوێرێکی وەرەمە گەلەکە بەرزە و دەبێ قۆناغێکی سەرکەبین و ئیشەڵا بەرە فایناڵێ. ڕاستە جارە زەحمەتتر ئە زانکۆ دووک جاستێکی باش نیشاندا بوو، بەس مەگەلە خوبەر هەف کریە هەمی بۆڕۆدا ئیشەڵا ئەمێت سەرکەبین. ئەوە یەکەمین جۆرە ئەس پەشدار بن دوێ بەرنامەدا، بەلێ ئەم ئامادەینە و مەیە خوبەر هەف کری و ئینشەڵا ئەمێت هاتی بوو سەرکەوتنی و دێ سەرکەبین.
دیسا افجارج ما خوب درستایی آماده کردیا و ما آرمان جا خوب کردیا فاینال و با آنها خودم دیگه هینه جوازی که چیا بلند بود چیا نزم بود بس آرمان جا هر یا بلنده ما افجاره گلک خو حاضر کردی که فایده بین دوی پروگرامی دا افجاره و از تشجیع حوالت خود گم اوید جوربه من باریا که تمام یا شیان حوالن خو هی انشالله دستر کردن و هی بدارم او استرس نبن و برسوا بسرن خوب درستایی بدن افجاره ما خو آماده کردی ریسرچتنی بحوثتنی مکانیزم کادی استراتژی کادی و ام هاتین بو سرکفتنه و سرکفتن بو زانکوی باشتر و شانستر بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان خۆشحاڵم بە دیداری ئازیز شادە بمەوە لە قۆناغی نیوەی کۆتاین و دوو زانکۆ ڕوبەڕووی یەک دەبنەوە. زانکۆی یەکەم، زانکۆی دهۆک. ئەحمەد محمود تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی پزیشکیدان ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. سۆزدار عزیز تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی بێستانکاری ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە بواری ژینگە کار بکات. دڵشاد محەممەد تەمەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی فیزیا ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی گەورەی بواری فیزیا. هەورۆ تاهر تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی کۆمەڵایەتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. زانکۆی دووهەم، زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک. دارە ئەحمەد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی کارگێڕی نەوت و گاز ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان. وارین بەیار تەمەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ئەنەس کیفاح تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. هەناس سەفەر تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. پرسیارەکە دەکەم هەر زانکۆیەک زانی زوو دەستنێوە بۆ تۆنەکە گەر وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر ئەو زانکۆیە ئەو کاتە مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. پرسیارەکە دەڵێ کام شاعری کلاسیکی کورد بەوە ناسراوە کە زمانی باڵندەکان دەزانێت؟ زانکۆی دهۆک. فەقێت تەیران. فەقێت تەیران. زۆر ڕاستە. زانکۆی دهۆک بە زانینی ئەو پرسیارە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێت. لەم کاتەگۆریانە کام هەڵبژێت؟ تەکنۆلۆژی. تەکنۆلۆژی. ئەی یابی ئەی کام لەم جۆرە فایلانەی خوارەوە لەلایەن ویندۆز 7 پاڵپشتی دەکرێت؟ ئەی EXT B NTFS C BSD D هەموویان سی چرکەتانێت. BNTFS. BNTFS. سۆزدار بەڵێ چییە بۆچی NTFS وەڵامی ڕاستە؟ NT file system یا بەرنیاسەت ویندۆز 7 دا
دیسکەکانی ویندۆ 7 هەموو لە سەرڤێ فایلی هاتینە فۆرمات کردن. باشە ئەو فایلانەی دی چییە؟ EXT BSD ناز دەکەی؟ تۆ تەنێ ئەوە ناز دەکەی دەزانی ویندۆ 7. باشە بزانین وەڵامەکەتان دروستە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان دروستە و بوون بە خاوەنی 10 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چی کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا تەنها بیمایە. بی. کام لەمانەی خوارەوە پرۆتۆکۆلێکی نێتوۆرکینگە بۆ دابەزاندنی ئیمەیل. A FTP B POP3 C SMTP D TCP. دابەزاندن یعنی داونلود. موقعنا وشيل اوكي POP3 as vision of the internet protocol or yeah just take as vision C. We go for C. Makes sense, yeah. C SMTP. C SMTP. أنس بله شما SMTP هەڵبژار. اصلی FTP ازانم بو ابلود کردن فایلا بو شل و سایت ها دیتاب کارینان و TCP جورک پورتیه پورتک اینترنتیه ویجا از بیجم SMTP. باشە نێتوۆرک و دابەزاندن یعنی داونلودینگ. نێتوۆرکە و داونلودینگ. بله. SPTP. باشە بزانین SPTP وەڵامێکی ڕاستە؟ وەڵامی ڕاست POP3 زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک چی کاتەگۆریەکە هەڵبژێر؟ فیزیا. ئەی یابی؟ ئەی. تەنۆلکەی ئەلفا کە بە ناوکی توخمی هیلیۆم ناسراوە لە چی پێک هاتووە؟ ئەی 2 پروتون 2 نیوترۆن. B 2 ئەلکترۆن 2 نیوترۆن. C 2 پروتون 2 ئەلکترۆن. D 2 پروتون 3 نیوترۆن. C چرکەدانێ؟ هلیوم 2 ئەلکترۆن. بس هذا شو اسمه هذا رستاجي على ألف أنا عم يدخل بس بيجن بالي إيه تمام يدخل ما عنده إلكترون شيء هيليوم يقدر يدخل درست تەنورکە بەس تەنورکە دا چرکەتان ماوە؟ وقت شو بيجن سي وەڵام سي 2 بروتون و 2 الكترون. C 2 پروتون و 2 ئەلکترۆن. دڵشاد؟ بله. ناوک ئەلکترۆنی تێدایە بەڕای تۆ؟ بله. ناوک يعني ناوكي تخمي هيليوم نيوكلس بروتوني تدايا الكترون اي ادي الكترون الكترون تدانيا بس بعمل ديفوي هزرت شوينا كو ايه 2 بروتون و 2 الكترون تان هالبجاردوا ناوكي هيليوم عمل ساروي هزرت شوينا كو هيليوم 2 الكترون تداهنا ما ناوكي ما عمل ديف تانولكا الفا شوينا انا ناوكي زانکۆی دهۆک بزانین 2 پروتون 2 ئەلکترۆن وەڵامێکی ڕاستەیە هەڵێ.
زانکۆی دهۆک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 2 پرۆتۆن و 2 نیوترۆن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چی کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ Geography or physics? فیزیا فیزیا. Guys. تەنها بیمایە کەواتە بی. تەنۆڵکەی ئەلفا لە چ جۆرە ناوکێک دەردەچێت؟ ئەی ناوکی قورسی پرۆتۆنی زۆر، بی ناوکی قورس و نیوترۆنی زۆر، سی ناوکی سووک و نیوترۆنی زۆر، دی ناوکی سووک و پرۆتۆنی زۆر. سی چرکەدانێ Alpha particle is kish nucleus dart gavit. جوا اسم اسم Heavy silk civic. It's civic. It's civic? Bas Is it neutron gala electron or proton. proton? I think proton. Proton? Is this a smart guess? Yeah. I think. Okay Yeah. then. Just tell them. It's okay. Tell them. So you smart guess do D. it. Nauki silk protoni zor. دی ناوکی سووک و پرۆتۆنی زۆر. You explain it. I'm not sure, but چۆن گەیشتە ئەوەی کە تەنۆڵکەی ئەلفا لەو جۆرەی ناوک دەردەچێت کە ناوکی سووک و پرۆتۆنی زۆرە. بۆمان شی بکەنەوە. They're asking to explain. نو كأم تظني إنه كيوي سو ناوکی سووک چییە؟ يعني civic سڤک و برا بتر بو بروتوني تيتن بو نيوتروناي دابكارينا أما چونکو نیوترون از بینم ئەو دیە ئەگەر ناوک سووک بوو ئەلفا پارتیکل دەردەچێ یان دەبێ قورس بێ منطقيا منطقيا heavy nucleus or weak nuke. باشە بزانین ناوکی سووک و پرۆتۆنی زۆر وەڵامێکی دروستە یا هەڵێ. وەڵامی ڕاست ناوکی قورس و پرۆتۆنی زۆر. زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵاش بەدەست بێنن. زانکۆی دهۆک چی کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ بایۆلۆجی. ئەی یا بی؟ ئەی. کام جۆر لەم گیان لەبەرانە دەتوانن لە هەمان کاتدا هەناسە وەرگرن و هەناسە بدەنەوە؟ ئەی مەمکدارەکان، بی کرمەپانەکان، سی باڵندەکان، دی ماسی بێ بڕبڕەکان. سی چرگەتانێ زەمیندارەکان دینە ئەحمەد کرمەپانەکان چیە؟ ئەمە ماسی هەناسوی کرمەپانەکان لێزاردن؟ نه فلات و وەرمز دە چرگەتان مابوو؟ دەبی وەڵامەکە شتێک بی زوو وەڵام بژی لە سەریشکای بژی ماسی بێ بەربڕەکان. دی ماسی بێ بڕبڕەکان. زانکۆی دهۆک چ ماوە تەخیر بوون؟ ینی دڵنیانە بوون لە وەڵامەکەتان؟ نعم أولي هزر كيركو عم يتخلط أو ديك يعني جبدينا راح يجيشني بينا ودرست بۆچی ماسی بێ بڕبڕەکانتان هەڵبژارد؟ چونكي ماسي أسزر كان ماسي كو خياشي ميتين أو إكسر ده همار لا باكيت جيري دو فات كاتن بالضبط لە هەمان کاتە توانێ هەناسە هەڵبژێت و هەناسەش بداتەوە. بله ئەدی مەمکدارەکان چین؟ مەمکدارەکان دەزانن؟ مامکدارەکان بەڵێ. أمين هم هەمی. ئێمە ناتوانین ها؟ نه ناتوانین دەبی شتێک بێنەوە ئاوێ بی و لەسەر ئاوێش بی ئەی کرمەپانەکان ئەم توی کەلیمێ درستەوەی تێنات گەشتین کرم ینی چیت بێژن؟ خشۆک وەرس دەبێرە خشۆک شو كان کرمێت پان. کرمەپانەکان ینی کرمێت پان. خۆش تەفسیرە. باڵندەکانیش ناتوانن ها باڵندەکان؟
باشە ماسی بێ بڕبڕەکان بزانین وەڵامێکی ڕاستەیاڵێ. باڵندەکان وەڵامی ڕاستە زانکۆی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ جوگرافیا جوگرافیا ئەی لە جوگرافیاش ئەی جوگرافیای کوردستان دەکەوێتە نێوان کام دوو هێڵی درێژی سەر ڕووی زەوی؟ ئەی 20 بۆ 30 پلە، بی 35 بۆ 50 پلە، سی 50 بۆ 55 پلە، دی 55 بۆ 65 پلە. هێڵی درێژی longitudinal longitude بس I don't even understand the question. Same, I don't خط understand. 36 Don't explain it to me. We don't have a lot of time. Okay, guys. کاتان خەریکە نامێنێ وەڵامێکم بنێ؟ بی 35 تا 5 بی 35 بۆ 50 پلە. وەڵامەکە پرسیارەکە تێگەیشتن؟ بەڵێ فام کرد هێلێت درێژی تەنێ هەناست تێنەگەیشت نا؟ ئاچی تێناگەیشت. هێلێت درێژی I don't know what that is. یعنی هەناز و وارین چما پرسیار فام نەکرد نا؟ ئەنەس ji bo wan şerh nekir. بەڵێ مانێ دوو جوورێت هێڵایەتێن یەت پانی سەڕۆی زەوی و یە درێژی یە درێژی درێژی بڵێ کوردستان کەوتۆتە نێوان یاخود کام دوو هێڵ. پرسیارەکە ئەوە بوو. ئەنەس 35 بۆ 50 پلە. ئەو وەڵامی هەڵبژار. بەڵێ باشە بزانین 35 بۆ 50 پلە وەڵامێکی دروستە. زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوانی دەخاڵ. زانکۆی دهۆک لە کەتەگۆریەکان کە ماوەن چیە لە بژێرن؟ بایۆلۆژی. لە بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی. ماسی کڕکڕەدارەکان بۆ ژێرکەوتن و سەرکەوتن لە ناو ئاودا پشت بە چی دەبەستن؟ ئەی چەوری ناو جەرگیان، بی تورەکەی هەوا، سی هەناسەدان، دی پولەکە. سی چێکەتان هەیە؟ بەس چ معنۆ کردکردارەکان؟ کردکردارەکان معنای چیە؟ وەکو شارک وەکو قرش ئەوەی کە ددانی هەیە ددانی تیژی هەیە. پێمەیە هەناسەدانیان سوورەکەیەوە دا چرکەتان ماوە؟ ئەحمەد هەناسەدان تورەکە. وەڵام بی تورەکەی هەوا. بی تورەکەی هەوا. بۆچی تورەکەی هەواتان هەڵبژارد؟ زۆر جار لە ماسی دەبینین ئەودێکی هەوای هەیە ئەو بۆ سەرکەوتن و داهاتنە. باشە و ماسیانەی کە تورەکەی هەوایان هەیە لە جۆری کڕکڕەدارەکانن ئەو ئامنات شارک ئەدی هەناسەدان ناتوانن هەناسێکی زۆر هەڵبەبژن بچنە سەر ئاو هەناسەکە بنەوە بچنە ژێر ئاو. نا خۆ بەشەر نییە. بەس لەناو ئاو چۆن هەناسە بن ئەو کات بەس نەنەفسیوێ ئۆکسجینە ئەوە دوتکێشی یعنی نە فۆرمێ گاسەیە وەکو ئینسان نییە. باشە تورەکەی هەوا وەڵامێکی ڕاستە.
وەڵامی ڕاست چەوری ناو جەرگیان زانکۆی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان لەو کەتەگۆریانی کە ماوەن چی هەڵەبژێرن؟ تەندروستی تەندروستی. ئەی لە تەندروستیش بڕیاریان داوە ئەی هەڵبژێرن کەواتە ئەی. ئەرکی هۆرمۆنی ADH کام لەمانەیە؟ ئەی هاوسەنگی شەکر، B هاوسەنگی ئاو، C هاوسەنگی پرۆتین، D هاوسەنگی چەوری. هاوسەنگی یعنی باڵەنس. I think it's not shaker. It's not O. yeah It's either protein. I think it's protein. so you go with that از بجم سیان دی see It's either C or D. از بيجن بروتين I should be protein نخاك متأكد من بروتين دە شرکەتان ماوە؟ چاورینە because of I don't think. سي هاوسنجي بروتين C هاوسەنگی پرۆتین. هرجع هۆرمۆنی ADH دەزان چییە؟ ادينو هيدروجين ضد برامج باختصار انا خاصي بس ام كابوينا ام نيوسين ئەنتی دیورێتیک هۆرمۆن. oh my god ئیشەکەی چییە؟ یعنی ئیشەکەی ئێوە دەبێژن هاوسەنگی پرۆتین. باشە زانکۆی ئەمریکی کوردستان بزانین ئەرکی هۆرمۆنی ADH هاوسەنگی پرۆتینە. وەڵامی ڕاست هاوسەنگی ئاو زانکۆی ئەمریکی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ تەندروستی B. تەندروستی. لە تەندروستیش تەنها بیماوە. کەم دەردانی هۆرمۆنەکانی ڕژێنی ئەدرنالین دەبێتە هۆی کام لەم نەخۆشیانە؟ ئەی نەخۆشی شەکرە، B نەخۆشی زەهایمەر، C نەخۆشی ئەدیسۆن، D نەخۆشی پارکینسۆن. سی چێکەدانەیە؟ سيطري سرخونوا كان باركنسون هي شكوى عصبية بترنقل علاقة بأدرينالين شكل جي انسولين كامري اديسون وزهايمر بيجا زهايمر مش بيقدر يخلص ادرينالين شو لا تاكيرينينا دە شرکەتانەیە؟ ايش كيف؟ اديسون وەڵام نەخۆشی ئەدیسۆن سی نەخۆشی ئەدیسۆن. چی بوو ئەحمەد کێشەیەکتان هەبوو نەتانەزانی لە نێوان چی و چی کێشەتان هەبوو؟ لە ئێمە ئەوڵ نەخۆشی شەکرە بەوانە پەیوەندی بە گوڵاکاگۆن و ئەنسولینەوە هەیە. ئەوە لە شەکرە نەجاتتان بوو. نەخۆشی زەهایمەر، نەخۆشی ئەدیسۆن، نەخۆشی پارکینسن. نەخۆشی زەهایمەریش پەیوەندی بە مێشکە هەوەیە کە شت لە بیرەکەیەوە. ئەویش وامازانی کە وامان هەزرمان کرد کە بەلگێوە نەویدن یا ماوینە نەخۆشیە پارکینسۆن و ئەدیسۆن. باركنسون جيش ايشيكي عصبية كنيوروباثيك يعني دەزانی چییە پارکینسن؟ قادر رجفن دەلەرزنە. محەممەد علی کلایە و نەخۆشی هەبوو. ڕاست نەخۆشی ئەدیسۆن بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چی کەتەگۆریێک هەڵەبژێرن؟ جغرافيا جوگرافیا. لە جوگرافیا ئەوەی کە ماوە تەنها بیە کەواتە جوگرافیا بی. کام لەمانەی خوارەوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا بەدەست دروست کراوە؟ ئەی
ڕووباری کۆنگۆ B ڕووباری زەی بچووک C کەناڵی سوێس D گەروی هورمز بس جماعة ورنا درست روباري كونغو روباري زي بتشوك الدفمة مستحيل بتاعه مان ميد هناس سروشتينيا سويسرا they do canals يعني canals of traditionally they do handmade canals. كانالز سويس سي سي كانال سويس C کەناڵی سوێس هەناز تۆ دزانی کەناڵی سوێس لەکوێیە؟ نازانی بل مصر ئەی کەنداوی هورمز ئەنەز وتە لەکوێیە؟ مصر سويس really تەواوە that's Niles Nile هەدی کەنداوی هورمز نزارستي نيوان اوروبا وافريقيا اري تقريبا لە باشووری ئێران زەی بچووک لەکوێیە؟ لا دفمة ليرة لای خۆمانە باشە کەناڵی سوێس بزانین وەڵامێکی ڕاستەیە درست زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی دهۆک کەتەگۆریەکە لە بژێرن كيمياء کیمیا تمام كيمياء فرخين يا ئەی یابی اي هذا ئەی ئاوی پاشایی ئەکوارێگیا لە تێکەڵکردنی دوو ترش بە ڕێژەی جیاواز دروست دەبێت کە دەتوانێت زێر بتوێنێتەوە ئەو دوو ترشە کامانن ئەی ترشی ئایۆدی و ترشی هایپۆکلۆرید B ترشی گۆگردیک و ترشی فلۆرید C ترشی کلۆرید و ترشی نایتریک D ترشی کاربۆکسیلی ترشی نایتریک 29 گوگردیک شركتان ماوا اشتغل ب اي اون سي نظام منين متاكده كان ابدا متاكده شو تظني بو شو تظني اول شيء ده جديك اسم دقيقة كلوريد ونيتروجين وهيوت يوت أصلا حاليا شو كده أي بيستصل أي ما هاش طني شركة يلا كيشكي زو والله كمله اي ترشي ايودي وترشي أي. هايبوكلوريد ترشي ايودي وترشي هايبوكلوريد اكوا ريجيا ياخذ رويال ووتر دزان شيا أو ملوك هاوي ملوك اي ملوك زير دتواني بتواني توبي سي نبي سي شلون قيشنا ونتيجه نظام راستي مع المعلومات سرنا بس ترشي ايودي اصلا حلينا اصلا حلينا بله باشا بزاني ترشي ايودي وترشي هايبوكلوريد والله من شي راسته يا هلا زانکۆی دهۆک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ترشی کلۆرید و ترشی نایتریک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ كيمياء بي کیمیا. بۆ خۆشتان دەزان کە کیمیا تەنها بی ماوە کەواتە بی. هێمای گشتی ئەڵقەی ئەلکان کام لەمانەیە؟ A CNHN B CNH2N C CNH2N كام 2 D CNH2N كو 2 سي شركتانه just say it يس بي بي B
CNH2N چۆن وا بە خێرایی زانیتان کە CNH2N وەڵامێکی ڕاستە قانون ئەمانێ خوێندوتانە ئەڵلقەی ئەلکان چییە ئەڵلقەی ئەلکان زانن کیمیایی خود بژنێ بعربیت بژن کیمیای عضوی یعنی کاربون تدایە بەس ئەو قانونێ تێنیت چێکردنەوە ئەلکان و ئەلکەین و ئەلکاین و وانا vجا مەل ینی منهجی داوارگرت بوو بیرامەدە باشە ینی ئۆرگانیک کیمیستری باشە بزانین CNH2N بزانین وەڵامێکی ڕاستە زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات مێژوو وەرزش چیە مێژوو ئەیوبی هەیە بی شێخ مەحموود مەلیکی کوردستان لە ساڵی 1990 دوای ئەوەی کە لە شەڕی بەردەقارەمان بە برینداری کەوتە دەست ئینگلیزەکان بۆ چ وڵاتێک دوور خرایەوە ئەی هندستان بی سعودیە سی کوێت دی تورکیا سی چرکەتانەیە تورکیا نەبوو لەبەر ئەوی لە تورکیا هاتەوە سعودیا ئەو هەرفەت کوێش هەرفەت هندستان بەلا ئەی هندستان ئەوڕۆ بەڵێ شێخ مەحموودی نەمر بەڵێ کە لەو شەڕەی بەردەقارەمان لە بازیان کرا دوای ئەوە بە برینداری کەوتە دەست ئینگلیزەکان بەڵێ چۆن بڕوات وایە یاخود چۆن بڕواتان وایە کە دوور خراوەتەوە دوای ئەوە بۆ هندستان بۆ تورکیا یا کوێت نەبوو یاخود سعودیە نەبوو لەبەر ئەم تەڵەبەی کۆمەڵایەتیمە بەشی مێژووی لە ڕابردوش بەم خێنی پێم وایە لە پۆلی 12 خێنیتمان بە تاکیدم لەوەی کە چۆ هندستان بریان هندستان لە ماوەشی درێژ باشە زانکۆی دهۆک بزانین هندستان وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان ئەو کەتەگۆریانەی ماون لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات مێژوو وەرزش چیە لە بژێرن چینا مێژوو ئەنەس تۆ ژەڵی مێژوو گرۆپ هەمید مێژوو مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ماناییەکان گەلێکی کۆنی کوردستان بوو شاری ئیزرتوو پایتەختیان بوو شوێنەواری ئەم شارە دەکەوێتە نزیک کام شاری ئێستای کوردستان ئەی شاری سنە بی تەپەقەڵایکی لە نزیک بۆکان سی شاری هەمەدان دی گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور سی چرکەتانێ جماعت بێژن قەومێ ئەودی مانایەکان پایتەختەکە بۆ ئێزروتوت بێژنەی ئەتکەفتێت کیشن کە بش دەڤێت کوردستانیش بۆ هەرجا شارێستنە تەپەقەڵایکی نزیکی تو I don't have information on that. Ez bêjim ez ê vê helbijim. دا چرکەتان ماوە دی گوندی بێستان سۆر لە دەشتی شارە دی گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور ئەوە دوور و درێژە ناوترێ ئەنەس بەڵێ دوور و درێژە وەڵامەکە بەڵێ
گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور باشە بۆچی ئەو وەڵامەتان هەڵبژارد ماناییەکان هیچ زانیاریتان هەیە لەسەری بەڵێ ماناییەکان معلومات هەیە زانیاری هەیە بەێ دەربارەی گوتی و میدی و مانایی ئەم جێتوە ئێدیت زانین بەس ئەوە ئەس بێژم گوندێ بێستانە بێستان سۆر ینی زۆر دڵنیانین بەڵێ باشە گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست تەپە قەڵایکی لە نزیک بۆکان زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک چ کەتەگۆریەک هەڵەبژێرن هونەر هونەر ئەی یابی بی بنەچەی سەمای سامبا کە بە سەمایەکی ریتمی و زیندوو ناسراوە لە تێکەڵکردنی کەلتور و میوزیکی کام لەم گەلانە پێک هاتووە ئەی ئیسپانی و بەرازیلی بی ئیتالی و ئیسپانی سی ئافریقی و بەرازیلی دی ئەفریقی و ئیتالی سی چرکەتانەیە ئەستا ئیسپانیا نەچونە بەرازیل پرتغالی چون نەوێرێ ئەحمەد بەڕای من ئەوەیە بەڕای منژیە ئەفریقی بەرازیل شاکیرە هەیە گۆرانکە دێت لە ئەفریقیا و لە بەرازیل دەرێ سی ئەفریقی بەرازیلی سی ئەفریقی و بەرازیلی ئەحمەد ئەفریقا لەکوێ و بەرازیل لەکوێ ئەم کولتور و میوزیکە چۆن تێکەڵ بوو بەڵام مایگریشن هەبوو یعنی ئیمیگریشن هەبووە چۆن بەرازیلی چون بۆ ئەفریقای ئەفریقا باشە ئەفریقی بەرازیلی بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات وەرزش چی هەڵەبژێرن بیرکاری ئەی یابی ئەی ئەگەر x y یەکسان بێ بەیەک و x کۆ y یەکسان بێ بە ڕەگی 5 ئەوە x توان سێ کۆ y توان سێ دەگاتە چەند ئەی ڕەگی 5 لەسەر 2 b ڕەگی 5 c 2 ڕەگی 5 d سێ ڕەگی 5 سی چرکەتانێ X ممكن y x أنا باقي بينج y بيتا x square root of 5 x plus و x لقدوني أخذ بتا x أفا x لقدوني x y x أري x y x يعني با x cubed plus y cubed equals what Zizi just guess one دا چرکەتان ماوە okay شو كيش كان يلا دين بيجن do I think square root of سي دو راجي بينج دوو ڕەگی 5 سی هو أنا قلت توانیتان حەلیکەن معادلەکە توانیتان چارەسەریکەن یا هەر ئاوا فریانە کەوتین فریانە کەوتن ئەی چۆن دوو ڕەگی 5تان هەڵبژارد ئەنەس چۆن دوو ڕەگی 5تان هەڵبژارد بای چانس یعنی هەر ئاوا نەتانزانین چەکە لۆژیکی چوینە ئەو دی لۆژیکیانە کردەوە باشە چۆن باسی ئەو لۆژیکەمان بۆ کە بزانین چۆن هەکە x لەگدۆنی x یەکسانە بە x بیتن با پێدویە دوو ڕەگێ 5 بیتن x توان سێ کۆمکردنی y توان سێ باشە دوو ڕەگی 5 بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ
زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی دهۆک چی کاتەگۆریێک هەڵبژێرن؟ هونەر هونەر. لە هونەر تەنها ئەی ماوە ئەکەواتە ئەی. سەمای واڵز کە لە سەرەتاکانی سەدەی حەڤدەهەم لە ڤیەننا سەری هەڵدا لە چەند ترپە پێک دێت؟ ئەی 2 ترپە، بی 4 ترپە، سی 5 ترپە، دی 3 ترپە. سی چرکەتان هەیە؟ سەما قسەکە سەدەی حەڤدەمە چەقی هەفتێ ڤیەنە دەرکردی چەند تاپۆ بێت؟ بڵە سێ بیت. دی 3 ترپە. دی 3 ترپە. دڵشاد چۆن زانیتان کە واڵز لە 3 ترپە پێک دێت؟ ڕۆستیان دانیام نات بش ڕۆستین. ینی وەکی ئەوەی شەکیرانە بوو زوو زانیتان ها؟ سامبا. باشە 3 ترپە بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان کاتەگۆریەکان خەریکە کەم دەبنەوە. ئەوانی کە ماوەن لۆژیک، بیرکاری، ئەدەبیات، وەرزش چی هەڵبژێرن؟ بیرکاری. بیرکاری. تەنها بی ماوە کەواتە بی. ئەگەر ئێکس یەکسان بێ ڕەگی سێجای 2 جاران 2 توان 1 لەسەر 2 ئەوە ئێکس توان 2 دەکاتە چەند؟ ئەی ڕەگی 2، بی ڕەگی سێجای 2، سی ڕەگی سێجای 4، دی ڕەگی 4. سی چرکەتانێ؟ چەندی بە 2.2 درستە ڕاگە سژوای هێستا دەبێتە ڕاگی 2 تاکیدی؟ دا چرکەتان ماوە. وەڵام ئەی ڕاگە 2 ڕەگی 2. ئەنەس کێشەکەتان لەوەدایە کە کاتتان کەمە ئادارە کاتەکەتان کەمە ناتوانن چارەسەریکەن یاخود چییە کێشەکە پرسیارەکە زۆر قورسە. بەڵێ هەکە وەختێ کێم بیت بۆ هاو کێشەکە بەڕۆفتر سودێڵۆجیکی بکۆڕینی بکۆرینی. یعنی لەبەرەوەی کە کاتتان نییە لۆژیکیانە بیر دەکەنەوە وا پێ دەچن کە ڕێگی 2 وەڵامی ڕاست بێت. ئەبخونا ئەو دیە نا عشوائیە ینی بەس ئەمە شێوازێ حەلکردنێ خۆ. باشە ڕەگی 2 بزانین وەڵامێکی دروستە یاخود هەڵەیە. ڕەگی 4 وەڵامی ڕاستە. زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئەو کەتەگۆریانی کە ماون لۆژیک، ئەدەبیات، وەرزش. لۆژیک هەڵدەبژێرن. لۆژیک بی. تێکڕای 12 ژمارەی موجب یەکسانە بە 25. ئەگەر هەر ژمارەیەک لە 120 زیاد بێت ئەوە تێکڕاییەکان چەند زیاد دەبێت؟ ئەی لە 125، بی لە 150، سی لە 120،
دی لە سەدا 12 سی شرکەتانەیە ئەگەر هەر ژمارەیەکی 20 ساڵی هەگەر هەر 20 ساڵی سراغ بگەمە 25 12 ژمارەی موجب بنە 25 نابێنە 25 تو سامێ وێ 20 ساڵی تاڵێ سەر 20 ساڵی زیاد هەچ کوتە بۆ هەرێکی شۆ جودا چێت کە نەفسی هەچ کوتە هەمی دەست سەرکە سی 20 ساڵێ سی لە سەدا 20 دڵشاد چۆن گەیشتە ئەو بڕواایە ئەگەر تو هەر ژمارەێکی شووە 20 ساڵی ژێزێدەکەی فارغ ناکات هەگەر تو سامش ناوێ 20 ساڵی ژێزێدەکەی باشە بزانین لە سەدا 20 وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی دۆ گۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان لۆژیک ئەدەبیات وەرزش کامیان هەڵەبژێرن وەرزش ئەی یابی ئەی لە کام لەم وەرزشانەدا ژمارەیەکی زۆرتر وەرزشوان لە ناو یاریگادا یاری دەکات ئەی ڕێگبی یونیۆن بی ڕێگبی 7 سی ڕێگبی لیگ دی فوتبۆڵی ئەمریکی سی چرکەتانەیە فوتبۆڵی ئەمریکی گەلێک بترتنين عدد بلايرز او ديكيت راجبي وفوتبول بوزداي هوريزون كان بس كيش راكيش شو زي دارا دينينا متأكدي؟ وعفشينينا؟ اوكي ده شركتان ماوا سي راجبي ليج سي راجبي ليج ڕێگبی دەزانن چییە یا وەرزشی ڕێگبی بەڵێ کامێ ئەوە وەکی ئەمەری فوتبۆڵە ئەمریکیە بەس هەندە یۆسا فەرقن پچەکە جیاوازەجێ بەری فوتبۆڵە ئەمریکی هۆت بۆ چێگرن بەس ئەزانم باشە لە نێوان ئەو ڕێگبیانە یونیۆن 7 لیگ ئێوە بۆ لیگتان هەڵبژات ڕێگبی یونیۆن یۆزدە ئەس بێژم یۆزە لاعبت کەن بزانین ڕێگبی لیگ وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست ڕێگبی یونیۆن زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک دیسان لۆژیک ئەدەبیات وەرزش چی هەڵەبژێرن لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ژمارەیەک دوو جار زیاد بێت و هەر جارێک لە سەدا 20 زیاد بێت ئەوە بەگشتی ژمارەکە چەند لە سەد زیاد کردووە ئەی لە سەدا 44 بی لە سەدا 40 سی لە سەدا 4.40 دی لە سەدا 2.40 سی شرکەتانەیە ده شرکەتان ماوە بی چلش ساده دی بی چلش ساده لە سەدا 40 بی لە سەدا 40 چۆن حسابتان کرد هەگەر ژمارەیەک دوو جار زیاد بیت بۆ نمونە هەموو ژمارەیەک
دو جارە هەندی خۆڵێ بێت هەر جارێکێت و 20 ساڵێ پاڤێ سەرێ دێ زانمێشتناوێ دە چەندێک ساڵێ چ بدە سەر دەبدا 40 ساڵ باشە بزانین لە سەدا چل وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان خۆتان زانیتان کە هەڵەیە وەڵامی ڕاست لە سەدا 44 نەتاتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان ئەو کەتەگۆریانەی کە ماون تەنها ئەدەبیات و وەرزش کامیان هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەیوبی هەیە؟ ئەی فەرهەنگی ئاریان ڤاج لە دانانی دکتۆر محەممەد ئەمین هەورامانی چ جۆرە فەرهەنگێکە؟ ئەی کوردی بۆ فارسی، بی کوردی بۆ عەرەبی، سی فارسی بۆ کوردی، دی کوردی کۆن بۆ کوردی نوێ. سی چرکەتانەیە؟ فارسی بۆ کوردی. Wait, it's فارسی بۆ کوردی and there's کوردی بۆ فارسی. بۆ کوردیۆ کەون بۆ کوردیانێ. فارسی بۆ کوردی ئەو کوردی بۆ فارسی زیکۆ. I think it's فارسی بۆ کوردی. فارسی بۆ کوردی؟ دا چرکەتان ماوە؟ ئەو بیت. سی فارسی بۆ کوردی. سی فارسی بۆ کوردی. بۆچی فارسی بۆ کوردی وەڵامیشی ڕاستە بەڕایەوە؟ چونکە ئەس بژم وەختی من فەرهەنگێکی چێکێت دەش لغەتە وانە دەست پێکات بۆ لغەتەوە یا دایکێ ئەس بژم وەسڵ باشە بۆ ئەیکەواتە بۆ عەرەبی بۆ کوردی یا کوردی بۆ عەرەبی نەبێ کوردی بۆ عەرەبی نەبێ قامت ئاری بۆرەپتر ڕەخێ ئێرانێ فارس و ئەون بجا ئاریان ڤاچ ئێوە لە ناوەکەوە وا دەزانم. باشە بزانین فارسی کوردی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست کوردی کۆن بۆ کوردی نوێ زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئەدەبیات وەرزش وەرزش تەنها بی ماوەکەواتە بی. لە یاری فوتبۆلی ئەمریکیدا چی بە یاریزانی سەرەکی دروستکەری یاری دەگوترێت؟ ئەی رانینگ باک، بی لاین باک، سی کۆرنەر باک، دی کوارتەر باک. دی کوارتەربەک. دی کوارتەربەک. متأكد مش سيهوني. دڵشاد بەڵێ تۆ کوارتەربەکت هەڵبژارد زیاتر یا بە گروپ هەموو؟ ماوە گرۆپ. چۆن زانیتان کوارتەربەک وەڵامێکی ڕاستە؟ بەرمان گولێ بووە ئەمنا فانت vê سپۆرتێنە پرۆستی بەس ما گولێ بووە گوێ بووە. بەڵێ ئەی لاین باک ئەو نییە؟ پشت ڕاست نیم. هەندێک جۆرە نەجۆبدانەمە بوو بسیارش نازانینەمە ینی باک دەبەحسی پشتەیە ئەم پاک ئەوی کە پارێزگاری دەکا هەمووی باکە. باشە کوارتەربەک زانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 7 خاڵ.
زانکۆی ئەمریکی کوردستان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات لە ئەدەبیاتیش تەنها بی ماوە کەواتە بی ئەم هۆنراوەیە خاکی جزیر و بۆتان یعنی وڵاتی کوردان سەد حەیف و سەد مەخابن دەیکەن بە ئەرمەنستان لە نووسینی کام شاعری نەتەوەیی کووردە ئەی ئەحمەد هەردی بی حاجی قادری کۆیی سی شێخ ڕەزای تاڵەبانی دی فایق بێکەس سی چرکەتانێ I have no idea. أحمد هردي بس معلومات سري بس این چی بجن؟ I think 60% دي So فايق بكس. بوكوري باکوری بود Still have some time thinking. دا چرکەتان ماوە دی فایق بکس فایق بێکەس بۆچی فایق بێکەستان هەڵبژارد شكمان لعبو وأحمد هردي بس ئەحمەد هەردی و فایق بێکەس ئەدی حاجی قادری کۆیی شێخ ڕەزای تاڵەبانی شێخ ڕەزای تاڵەبانی هیچتان خوێنەوە لە لێی تۆزێ شێعرەکانی هەرچی تایە ئەوانەی اكو ستایل شعری از بيجم ستایل شعری فایق بکس باشە فایق بێکەس بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە حاجی قادری کۆیی وەڵامی ڕاست بوو زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی کۆتا دەخال لەم قۆناغە بەدەستبێنن بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی دهۆک زانکۆی ئەمریکی کوردستان توانی 40 خاڵ بەدەستبێنێ و زانکۆی دهۆک توانی 70 خاڵ بەدەستبێنێ بەڕێزان و خۆشەویستان کۆتا قۆناغ ماوە ڕوبە ڕووبوونەوەی تاکە کەسی پاش کەمیشی تر دەینە وڵاتە ئەم چوینە بەرە فلوجیکی ئێمە هەردووی بە شێوەی جێگرتن ئەیوبی مەیەکژێ دەست جوابدا ئەوژی ئەی بوو گوتی ژمارێت موجەبێت 12 موجب 20 ساڵی سەرزیدەیەکی گشتی لێ چەند زیدە بیت 20 ساڵی مەژی گوت 20 ساڵێ و خۆشبەختانە ئەو یا دروست بوو یا دوێ گوتی ئەگەر ژمارەکێ تو دو جارە 20 ساڵی لێ زیدەکەی دیف ئێک یاچمە بە هەر 40 ساڵەیە دوو فی 20 ساڵێ بەرێ یا درست ئەو بوو 44 ساڵێ ئەو چەک دەسەراتی لاکرد مەخەلەتی ما کاتگۆریە فیزیۆی هەڵبژارد پرسیارێک بۆمە هات گۆوەر تەنورکەکانی ئەلفا بە ناوەکی توخمی هیلیۆم ناسراون لە چی بێک تێدن بەرسەوەمە ئەو بوو دو پرۆتۆن دو ئەلکترۆن بەس بەرسەوە درست ئەو بخۆ دو پرۆتۆن دو نیوترۆن بوون کاتگوریا بیولوژی ما هەڵبژارد ژبەر کۆمەباریها بۆ هەر پرسیارێک ژبێت ئەم دەشێم دەستایی جواب دەین لێبلێبوورین بە پرسیارێک جهات کو ئەمەشیان دروست جواب دەین ئەو ژی ماسیە کردکردارەکان استیفادەی لە چ دکەن بۆ هاتنا خوارێ داوێدا یانجی چوونە سەر ئاوێ ومە تۆرە هەوای جوابدا لێبلێبوورین بە بەرسفات درست بە کۆی دەنگ کەتەگۆری مێژمان هەڵبژار و ئەو پرسیارێکی ئاراستەمە کرا باسی شێخ مەحموودی نەمری کرد کە لە ساڵی 1990 کاتێک لایەن بەریتانەکان و بریندار کرا گواستراوە لۆچێ لە بەوەی بەخۆم لە بواری مێژوو دەخین و معلوماتی باش تا ڕادێکە لە بواری مێژوو توانیم زۆر بە ئاسانی جوابی وەڵامی پرسیارەکە بدەمەوە کە بەرەو هندستان گواستیانەوە وقتی ما کاتگوریا بیرکاریە هەڵبژارتی پرسیارە ڕایگۆ بوومە هات جواباوێ پیچەک یا درێژ بوو بەس ئەم شوێن پلۆجیکی بچینە جوابای ما دەرەخست دوو ڕاگی پێنج بوو ئەوە درست بوو ما بەش فیزیۆ ژەگر بوو ما پرسیار هەبوو سەر تەنورکە ئەلفا کۆدەکی خۆلوکێدا دەچیدن ما دەزانی کە پرۆتونی زورە بەلێ ما نازانی کو یا سووکە ئان یا گرانە و بوومە خەلە دەرکەت بەلێ یا درست یا گران بوو پرسیارە دوێت کاتگۆری یا جغرافیدا ئەس بێم چەک پرسیارە کالۆجیکی بۆ پترش پرسیارەکە علمی بوو چونکە ئیدی هەمی ڕۆبارێ سرشتی بوون ئەvە بتنێک و مرۆڤ بێژیتن قەناتێک بۆ ئەن چانەڵک بۆ کو مرۆڤێ چێکری بۆ دەرباز بوون ئاوێ لەو مامە ئەو هەڵبژات ڕاستی مەگوت یا ئەدەبیاتێ دەپتر پرسیار ئەژدەر وێ کوردستانە هێن بەلێ
سەر کوردستانی بوون و پرسیار بەحسی هەورامیت کرد بجامەژی هزراچت کرد مثلا جلکە کوردیت هەورامی يعني سليمانية وعردات كانوا وسليماني نزيكي إيرانية بتر يعني خلقي وبيك ذات هدو تشيطن بجاش بر هنده ما قوتي فارس بو كردي أبخو كردياني يا كيفن بو كردياني بو بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشەوەی دەست پێ بکەین زانکۆی ئەمریکی کوردستان گۆڕانکاریشی کردووە پێکەوە بابزانین ئەو گۆڕانکاریە چییە؟ گۆڕانکاری زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک هەناس سەفەر پێش برچێکە بەجێ دەهێڵێت بۆ نیهاد عەبدوڵڵا. نیهاد عەبدوڵڵا تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی سێهەمی بەشی کارگێڕی نەوت و گاز ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان. نیهاد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. بەڕێزان و خۆشەویستان وەک دەزان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیەک دوو خوێندکار دوو قوتابی دێن لەلای ئێمە بۆ هەردوو قوتابی سێ پرسیارەیە پرسیارەی پێنج خاڵی لەسەرە. پێشەوەی دەست پێ بکەین ئەمێ کۆی خاڵەکانتان پێ بڵێم زانکۆی ئەمریکی کوردستان 40 خاڵ زانکۆی دهۆک 70 خاڵ. ئێستا با لە زانکۆی دهۆک ئەحمەد بفەرمێ بۆ ئێرە. ئەحمەد بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان دارا. دارا بەخێراتی ئەحمەد بەخێراتن هەردووتان ئامادەن خۆتان ئامادەکەن دەست بکەنە سەر بۆتۆنەکان سێ پرسیار هەیە بۆ ئێوە لێگەڕێن با پرسیارەکە بە تەواوەتی بخوێنمەوە گەر دەستان نابە بۆتۆنا پێشووی پرسیار بخوێنمەوە ئەوە دەبێ وەڵامەکە بنەوە گەر وەڵامەکەتان هەڵەبوو بۆ نمونە گەر ئەحمەد وەڵامەکەی هەڵەبوو ئەوە دەچمە لای دارا و پرسیارەکەی هەمووی بۆ دەخوێنمەوە ئەو کاتە مافیەوە هەیە وەڵام داتەوە و پرسیارەکە پێنج خاڵی لەسەرە سێ پرسیار هەر پرسیارە پێنج خاڵ. پرسیاری یەکەم بۆ ئێوە ئامادە بن. ڕێگای هامیلتۆن بە کام پارێزگای کوردستاندا تێدەپەڕێت؟ زانکۆی دهۆک سلێمانی سلێمانی هەڵێ دارە هەولێر 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 ڕاستە و دارا پێنج خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووەم پرسیار ڕێژەی ترشی کلۆریت لەسەر ترشی نایتریک لە پاشا ئاودا چەندە؟ پاشا ئاو ڕۆیەڵ وۆتر. ئەحمەد نسبە ینی نیسبەکە چەندە؟ 1 بۆ 2 1 بۆ 2 هەڵەیە دارا تۆ دزانی؟ 1 بۆ 3 1 بۆ 3 یاخود 1 لەسەر 3 چۆنە پێم بڵێ کامیان سەیە کامیان یەکە؟ نایتریک ئێکە نایتریک یەکە و کلۆریت سێیە. کۆتا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. پرسیارەکە دەڵێ 5 کەس بە زۆر خۆیان خستە ژێر چەترێکی بچووکەوە بەڵام کەسیان تەڕ نەبوون ئەمە چۆن دەبێت؟ چەتر 5 کەس بە زۆر خۆیان خستە سەر ژێر چەترێکی بچووکەوە چەتر ئەمبرێلا بەڵام کەسیان تەڕ نەبوون ئەمە چۆن؟ زانکۆی دهۆک ئەسڵەن نەبل باران لێبوون یانی لە بن باران نەبوون نەبل باران نەبوون. زۆر ڕاستە زۆر سپاس بۆ ئێوە جەرگانی خۆتان. پرسیارێکی لۆجیکی بوو یعنی باران نەبێ کەس تەڕ نابێ. دوو بەشداربووی تر لە زانکۆی دهۆک سۆزدار بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان وارین سۆزدار و وارین هەردووکتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیار هەیە بە هەمان شێوە بۆ ئێوە. پرسیار یەکەم بۆ ئێوە ئەو ماددە کحولیە کە لە ناو خواردنەوە کحولیەکاندا بوونی هەیە
ناوی چییە؟ زانکۆی دهۆک ئالکۆڵ ئالکۆهۆڵ هەڵەیە ناوی مادەکە شيء واضح كي چۆن واضحیکەم لەوە وازەحتر يعني مادەیەکی کحولی هەیە لە ناو کحولە لە ناو مەشروع لە ناو خواردنەوە کحولەکان کحولەکە ناوی چییە؟ النصا نازانێت ئیسانۆڵ ناوی مادە کحولیەکەیە دووەم پرسیار بۆ ئێوە خۆتان ئامادەکەن وریابن پرسیارەکە دەڵێ سەمای مازوورکە سەمای فۆلکلۆری کام وڵاتە؟ مازوور مازوورکە زانکۆی دۆ ئەفریقیا ئەفریقا هەڵەیە ماليزيا مالێژیا مالێزیا هەڵەیە پۆڵۆنیا وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ گەورەترین هێرشی ژاپۆنیەکان بۆ سەر ئەمریکا لە جەنگی جیهانی دووەم چ هێرشێک بوو؟ هيروشيما هێرۆشیما جاپانەکان بۆ سەر ئەمریکەکان هەڵێ ڤیتنام ڤیتنام هەڵەیە هێرش هێرشەکە واتە ئەتاک پیر هاربەر پێرل هاربەر وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی خاڵەکان بەدەست بێنن زۆر زۆر سوپاسانەکەین دەتوان شتەکانی خۆتان دوو بەشدار بووی تر لە زانکۆی دهۆک دڵشاد لە زانکۆی ئەمریکی کوردستان ئەنەس دڵشاد و ئەنەس هەردووتان بەخێر بێن و سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە هەیە و هەر پرسیارە پێنج خاڵی لەسەر و خۆتان ئامادەکەن پرسیارەکە دەڵێ یەکەی پێوانەکردنی پاڵەپەستۆی خوێن چییە؟ یەکەی پێوانەکردنی پاڵەپەستۆی خوێن چییە؟ وحدەت القیاس پرشر پستان پرشر وحدەکەی چییە؟ ناوی چییە؟ پرێشەر بەچی قیازەکرێ؟ پستان نێجورن ATM و پاسکاڵێ هەیە هی خوێن هی خوێن بڵات پرش دەزۆم 120 هەیە بە چ شتێک پێوانە دەکرێت قیاز دەکرێت بەچی؟ یەکەکە چییە؟ یەکەکە ئەن جیهاز دیڤایس یەکە وحدە یەکە وحدەت القیاس چی بڵێم نازام دەستانە تازانی وەڵامە ڕاستەکە ملیم جیوە دووەم پرسیار بۆ ئێوە قەبارەی ڕام بە چی یەکێک دەپێورێت؟ دڵشاد گیگابایت گێگابایت زۆر ڕاستە و پێشخەڵتان بەدەستێنا دڵشاد پێشخاڵی بەدەستێنا بۆ زانکۆکەی کۆتا پرسیار بۆ هەردووکتان وریابن پرسیارەکە دەڵێ گریت ئایرۆن نازناوی چ وەرزشێکە؟ گریت ئایرۆن نازناوی چ وەرزشێکە؟ یاخود گریت ئایرۆن کاتان خەریکەتەوە بێ زانکۆی کوردستان دهۆک ئەنەس کریکەت 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 هەڵەیە دڵشاد ئۆلمپیکس هەڵەیە فوتبۆڵی ئەمریکی نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەستبێنن زۆر زۆر سوپاسانەکەین دەتوان چۆن شوێنی خۆتان دوو کۆتا بەشدار بوو لە زانکۆی دهۆک هەورۆ هەورۆ بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان نیهاد هەورۆ نیهاد هەردووتان بەخێر بێن سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە پرسیاری یەکەم کام جۆری ماسی دەتوانێت بەبێ ئاو بژی؟
کاتتان خەریکە نامێنێ دۆلفینی شین ماسی دۆلفین دۆلفین بەس تەنها دۆلفین ئەبێ بە گشتی بێ بە گشتی جۆرەکەی چی پێڵەن جۆرەکەی دۆلفینی شین چی شین بەڵێ دۆلفینی سپی دۆلفینی سوور نیهات تۆ نازانی نازانێت نیهات ماسیە سیدارەکان ئەوانەی کە سییان هەیە دووەم پرسیار یەکەی پێوانەکردنی تێشکدانی ناوکی توخمەکان چییە؟ هەنگ بەستە پێورێ؟ بەچی دەپێورێ یەکەی پێوانەکەی بێکیۆرێڵ بی کیو یان کیوری وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا پێنج خاڵە بزانین کێ بەدەستی دێنێت پرسیارەکە دەڵێ ناوی گروپی وڵاتانی گەورەی پیشەسازی جیهانی چییە؟ ناوی گروپی وڵاتانی گەورەی پیشەسازی جیهانی چییە؟ نیهات گروپی G20 هەڵەیە ئەوڕۆ نازانی؟ نەخێر نازانێ گروپی G8 زۆر سپاسانەکەین دەتوانین بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش زانکۆی ئەمریکی کوردستان بوون بە خاوەنی 50 خاڵ بەداخەوە زانکۆی ئەمریکی کوردستان بەجێمان دێڵن بەڵام دەتوانن لە ساڵی داهاتوو بێنەوە و بەشدار بن زانکۆی دهۆک بوون بە خاوەنی 80 خاڵ زانکۆی دهۆک لەگەڵمانە دەمێنێتەوە و دەچێتە قۆناغێکی داهاتوو و قۆناغێک نزیکتر دەبێتەوە لە خەڵاتی براوەی یەکەم کە ئەویش بۆ هەر قوتابیەک 5,000 دلارە و خەڵاتی براوەی دووەم یاخۆ دووەم زانکۆ هەر قوتابیەک 2,500 دلارە بەڕێزان و خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە کاتێکی خۆش هەر شاد بن ڕاستی ئەس گەلێک پێ خۆشحاڵ بووم کە ئەم بووینە بەشێکیش بێ بەرنامەی و ڕاستی ئەس گەلێک فایدە بوومش ئەو پێزانینێتنی ئەوێت مزانین ئەس گەلێک پێ خوشحال بووم کە من پشکداری دەوی بەرنامەیەدا کرد ئەستێرەکانی زانکۆ ji ber gelek sebeba êkiş wan sebeba ew bû ku demê me xwe berhevkirî bû merhela wê qonaxa wê ڕاستی پێشبڕکیەکە گەلا جوان بوو کە ئەپرتونتیەک دۆ تەڵەبا هێزت خۆ شیۆنت خۆ بین نادارێ و بوومە گەلە پێزۆنین و ئەم تێدا فێر بووین ئەvە یەکەم جار بوو کو ئەس بەشدار بوون دوێ بەرنامەدا بەلێ ئەکسپیرینسەکە گەلەکە خۆش بوو و مە گەلک معلومات جی وەرگتن ئەش پرسیارەژی و وەکی دیژی کومە خو بەرهەفتکردی و گەلک هەڤڵێن نوژی مەکرد بەسیۆ گرنگ ئەوە کومە بەشداری کردی دەست خۆشی زانکۆ دیتکردن و ئینشاءڵڵا لە ساڵا بێتن دێ بە شێوازێکی و استراتیجیەکانی هێنە بەڕۆمەجی و دێ سەرکردین ئینشاءڵڵا ئەس ئەف جۆرە بەشدار نەبووم بەس ئەس هاتم دا تەشجیع هەڤڵەت خۆ بکەم چونکە وە گەلێک خۆ حازر کرد بوو فێ بەرنامەجی بەس ئیشەڵڵا ساڵات هەت ئەم سەرکردین لەم قۆناغانەیە لەم کۆمپەتیشنانەیە منافەسانەیە گرنگترین شت ئەوە نییە بردنەوە بێ گرنگترین شت ئەوەیە بەسەربەرزی بەشدار بیت ئەگەر پلەی یەکەمیش نهێنی سەرت بەرز بێ مەبەستی بەشداریکردمان لەو بەرنامەی ئەو بکەوە سەر بکەوین تاوەکو فیناڵ ئەو بە قۆناغێکەکەمان دەرباز کرد قۆناغی دومیشمان دەرباز کرد ئینشاءڵڵا لەو قۆناغی سێنش باشترین شێ خۆ حەزر دەکەین بتوانین دووبارە بەرە فیناڵ بچین ئەم بەشداری ئەستێرەکانی زانکۆ بووین ji بۆ سەرکەفتنێ و سوپاس بۆ خودێمە سەرکەفتن ئینا و ئانەهیا خودێ ئەم درسەر سەرکەفتنا خو بەردەوام بین ji بۆ فایناڵی وڵا هەستێر ئەس چ بێژم هەستێم گەرێک ئەزی کەیف خۆشم قۆناغا ئەول مەبووڕاند یا دوێژی مەبووڕاند نوکە ئەم شەش زانکۆ بتنێت مانیش کوردستانی هەمیە و ئینشاءڵڵا بەرە فایناڵی دەچین Ez gelek ev xweş min çunku gez gel heval xwe derbas bû merhele dêv da û hevat min jî gelek kategoriyê lew ixtiyar kirin ew têda şaraza bû elhemdulillah em derbas bûn em dêçin bû faynalejî خۆشحالی بە ئەڤرەمشیان سەرکەفتنێ دەستخۆڵە بەخین ئەوژیش ئەگەر هەندێک بۆ و استراتیجیامەوە باش بوو و مە هەمیە هاریکاری کرد پێک بە بۆ هەلبژاردنەوە بەرسڤێن درست هەلبەت نوکە دەخەلەکە دەست بکات و
هیویدارین که قطابیت ما مورال که هر بدن في قۆناغی سلامتی دەرباز بکەن. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی جیهان، زانکۆی سۆران. ئەگەر یەک دەنگەشقاردت هەبێت و لە ژوورێکی تاریکدا مۆمێک و فانووسێک هەبێت کامیان یەکەم جار دادەگیرستێن؟ بە حسابات بێن بەزەوە زۆرشم بیستوە و شتێکی چۆنەڵی کۆنیش. کام لەمانە باوترین جۆری دژەتەنە لە ناو خوێندا؟ بە پێی پرسیارەکە دەڵێتن گەورەترین تەوژم ئەجا بە پێ و توان و کورکردن و لێدەرکردنەی گەورەتر دەبێت گەورەتر دەبێت بە نەرە. پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی سۆران کۆتایی هات.